بەدیع باباجان ئەستێرەیەک لە ئاسمانی کوردەکاندا. زۆر ڕۆڵەی ئەم خاک و نیشتیمانە هەن لەبەر نەبوونی ژینگەی لەبار بۆ هونەر و کایە هونەریەکان لە ناو کوردەکاندا دەبنە ئەستێرە لە ئاسمانی فەرهەنگ و کەلتوری نەتەوە و وڵاتانی تردا. زۆر جار سەرکەوتنەکانیان سەرەتا دەبنە شانازی بۆ نەتەوە دژە کوردەکان. ئێمەی کوردیش زێڕی خۆمان بە خۆڵەمێش و خۆڵەمێشی گەلانیش بە یاقوت دەبینین. بەڵام کەمینەیەکی ژەن سەرباری نەبوونی ژینگە و ئەبوونی ئاستەنگی زۆر ئێشتاش کوردانە داهێنانیان کردووە و لێ نەگەڕاون شانازیان بۆ نەیاران بێت. بەدیع باباجان لەو کەمینەیە و ئەستێرەی ناو ئاسمانی کوردانە. خەتخۆش و نیگارکێش و مۆسیقار و ئەدیبە. خەڵکی کەرکووکە و ساڵی 1923 لە دایک بووە. یەکەم کووردە چووەتە پەیمانگەی هونەرە جوانەکان لە بەغداد. بەڵام توانە و لێهاتووی ئەم گەنجە زیاتر بووە لە خوێندکارێکی ئاسایی. بە پلەی نایاب بەشی وێنە کێشانی تەواو کردووە. دواتر لەگەڵ ستافێک دەنێدرێت بۆ وڵاتی سویسرا بە مەبەستی پەرەدان بە هونەرەکەیان و بەشداری خولێکی ئەکادیمی دەکەن. لەوێش بەدیع باباجان تەنها خوێندکارێک دەبێت کە لە خولەکەدا دەردەچێ و سەرکەوتوو دەبێت. سەبارەت بە جێدەستی باباجان لە ناو ڕەشتە هونەریەکانی کورداندا ئاماژە بە چەند کارێکی دیار دەکەین. ساڵی 1939 بۆ 1949 وەک یەکەم هەنگاو هێڵکاری و وێنەی گۆڤاری گەلاوێژی کێشاوە. ساڵی 1948 بۆ 49 لە گۆڤاری نزار کاری کردووە. ساڵی 1970 لۆگۆی یەکێتی نووسەرانی کوردی دروست کردووە. ساڵی 1950 کە تازە بەدیع باباجان پەیمانگەی هونەرە جوانەکانی تەواو کردووە، مامۆستا عەلاءەدین سەجادی داوای لێ دەکات بە هێڵکاری پۆرتەیتی شاعیرە کلاسیکەکانی کورد بکێشێ بۆ ئەوەی لەگەڵ باسکردنی ئەو شاعیرانە لە کتێبە بە نرخەکەیدا مێژووی ئەدەبی کوردی وێنەی ئەو شاعیرانە دابنرێت. بەدیع هێڵکاری بۆ چەند شاعیرێکی کوردی وەک مەلای جەزیری، بێسارانی، خانی، نالی، سالم، مەولەوی، کوردی، بابا تاهیری هەمەدانی، فەقێ تەیران، حاجی قادری کۆیی و مەحوی دەکات. وێنەی ڕەنگاوڕەنگی بۆ کتێبی ئەلفوبەی کوردی کێشاوە. سەرجەم بابەتەکانی کتێبی ئەلفوبەی کوردی مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار چاپی ساڵی 1957 بە شێوەیەکی کوردەواریانە هەموو وێنەکان لەلایەن بەدیع باباجانەوە کێشراون بە چاپێکی تازە و جوان و ڕەنگاوڕەنگ خراونەتە بەردەست منداڵانی کورد. بە خەتخۆشیەکەی خۆی چەندین کتێبی دانسقەی دووبارە نووسیوەتەوە، لە ناویاندا قورئانی پیرۆز. لەسەر ئاستی عێراقیش جێدەستی باباجان دیارە. ساڵی 1967 لەسەر داوای وەزارەتی دارایی عێراق باباجان دیزاینی دراوی ئاسنەکان و دیناری عێراقی و بیتاقەی یان سیبی بە جوانترین شێوە کردووە. لەبەر دەستڕەنگینی و توانای بەرزی هونەری لە ساڵی 1973 پەیمانگەی هونەرە جوانەکانی بەغداد وەک مامۆستا دای دەمەزرێنن و ماوەی 4 ساڵ وانەکانی خۆشنووسی و هونەری نیگارکێشی وتوەتەوە. ئەوەشی وەک شانازی گەورە بۆ باباجان ئەمێنێتەوە ئەوەیە لە هەموو قۆناغەکاندا دڵسۆزی گەلەکەی بووە و هونەرەکەی نەخستووەتە خزمەت دوژمنانەوە و بەسەر بەرزی و جوامێری ماوەتەوە. ئەم ئەستێرەی ئاسمانی ئێمە پاش خزمەتێکی زۆر بەکایەی کولتوری کوردستان و عێراق لە ڕۆژی 15 تشرینی دووەمی ساڵی 1996 لە شاری بەغداد کۆچی دوایی دەکات. هەر لەو شارە و دوور لە نیشتیمان و زێدی خۆی بە خاک سپێردراوە. بەڵام تیشکی گەشی ئەو خامۆژ نەبووە و ئەرکی ئێمەی کووردە بە یادکردنەوەی نەمری زیاتر بدەینە ناوەکەی.